لە بیرۆری سێهەمین ساڵڕۆژی کۆچی دوایی شاعیری کورد دکتۆر معرف عومەر گوڵ لە چەمچەماڵ لە قزای چەمچەماڵ چالاکیەک ڕێکخرا. دکتۆر معرف عومەر گوڵ یەکێک لە شاعیر و یاساناس و کەسایەتیە دیارەکانی کوردە کە چەندین کتێب وە هەروەها توێژینەوەشی هەبووە و یەکەمین کورد بووە کە بە شێوەیەکی ئەکادمی یاخود یەکەمین ئەکادمیستی کورد بووە کە توێژینەوەی لاسەر جینۆساید کردووە. لە بیرەوەری سێهەمین ساڵڕۆژی کۆچی دوایی نووسەر و شاعیری نیشتیمان دکتۆر معرف عومەر گوڵ لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ چالاکیەک بڕێوە چوو. هاوکات لە میانی چالاکیەکەدا ناساندن بۆ دیوانی سۆزی دڵکرا کە نوێترین بەرهەمی شاعیری یاسین مەحێدین ناسراو بە مامە پیرەیە. لە کۆڕەکەدا وێرای ڕێزلێنان لە ڕۆڵی نووسەری کۆچکردو دکتۆر معرف عومەر گوڵ شاعیر گەشتێکیشی بەنێو بەرهەمەکانیدا کرد. ما سێم کتابی شعریمە کە چاپی بکەمەوە تای گەڕامەتەوە بۆ کوردستان. کتێبی یەکەمی شعریم بە ناونیشانی ئاهی دڵ بوو، پاشان دوایەوە چوارینەکانی مامە پیرەم چاپ کرد. ئەمە سێم کتێبی شعریە بە ناونیشانی سۆزی دڵ. کاتی خۆی لە نەوەتەکانیش دوو کتێبی شعریم بڵاو کردەوەی چەچیان بە ناوی قوربانی سیستمی نوێ، ئەوی تریشیان کۆمەڵە شعری مناڵان بوو بە ناوی وانەکان. جگە لە کتێبی شعری دوو کتێبی ژیاننامەم هەیە، یەکێکیان بە ناوی ژیانی پەناهەندێک لە گوندی هێشەزیینی دەشتی گەرمیانەوە بۆ زیندانەکانی ئەمریکا، کەەوە باسی ژیاننامەی خۆمە لە سەردەمی منداڵی و پاشان لاوێتی و پاشان ئاوارەیی چەند ساڵێک لە سووریا و دواتریش لە ئەمریکا و پاشانیش گەیشتن بە زیندانەکانی ئەمریکا، کە لە ڕێگای ژیانی خۆمەوە باسی ژیانی تاچێکی کورد ئەەکەم کە لە چی هەلومەرجێکا لە دایکە بێ منداڵێک، لە چی هەلومەرجێکا گەورە ئەبێ، باسی ئازارەکان و کێشەکانی لاوانی ڕۆژهەڵاتەکەم، پاشان لە زۆر شوێندا ئەگەێنم بۆی کای بەستمەوە بە ژیانی ڕۆژاوە.